ناوم رناز أميدة سرپرشتیاری یەکەمین فستیڤاڵی سروشتم لە شارۆچکەی پێنجوێن. ئەم فستیڤاڵە لەلایەن بازنەی خوشکانی ئەنجومەنی پێنجوێنەوە بە هاوکاری لقی پێنجوێنی ڕێکخراوی قوتابیانی کوردستان ساز کراوە. ئامانج لە فستیڤاڵەکە دەرخستنی توانە و بەهرەی و خانمانەیە کە لەم شارەیان و تا ئێستا هیچ دەرفەتێکیان بۆ ڕێک نەکەوتووە تاوەکو و توانە و لێهاتوویانی کە هەیەیانە پیشانی بن وەروەها بەرهەمانی کە بەدەستەکانی خۆیان دروستیان کردووە ساغی بکەنەوە. ئەمانجی ئێمە خستنە سەرکاری و خانمانە بووتا لە شوێنێکە کەشێکیان بۆ بڕەخسێ و خەڵکی زیاتر بە بەرهەمەکانیان ئاشنا بن. لێرە نزیکی 50 شوێنمان دابین کردووە بۆ خانمانە. چەند بەرهەمێکی جیاواز لە خۆگرێ پێشنگای کتێبی تایە، ئیشی دەستی خانمانی تایە، خواردنی فۆلکلۆری تایە، وەروەها پڕگەی تەندروستی و پشکنینەکانی زەخت و شەکرا بێ بەرامبەر بۆ هاوڵاتیانی سەردانیکەری فستیڤاڵەکە دابین کراوە. جێگەی خۆشحاڵیە کە لەم فستیڤاڵەیە تەنها خانمانی شارەکەی خۆشمان بەشدار نەبوون، بەڵکو خانمانێکی تر لە شاری سلێمانی و شاری هەڵەبجە و چەند شارۆچکەیەکی ترەوە سەردانیان کردوین. ئینشاءڵڵا هەوڵێن ئەمە هەرچەند یەکەم جارە بەڵام کۆتا جار نەبێ ساڵانە ئەم فستیڤاڵە دووبارە بکەینەوانێ و خەڵکانێکی زیاتر ئینشاءڵڵا لە ساڵی ئەم ساڵیش زیاتر بەشدار بن لە ئایندەیە. بسم الله الرحمن الرحيم. الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. من ناو محمد محمودة كوا بەشداریم کردووە لە فستیڤاڵی سروشت کەوا لەم جۆرە فستیڤاڵانە و پێویستە لە هەموو کاتێک و هەموو ساتێکە بوونی کتێب و هەبوونی کتێب گرنگیەکی زۆری هەیە و بە پێدانێکی زۆری ئەوێت لەلایەن مرۆڤەوە، چونکە بەڕاستی یعنی لە هەندێک کاتە ئەوەندەی کتێب هاوڕێی مرۆڤە یعنی بە هیچ کەسێک و هیچ شتێکی تر نابێتە هاوڕێی. و هەروەها تقریبی ئەوە ساڵێک بۆ 2 ساڵە من لە مەجای کتێبە ئیشەکەم و الحەمدوللا بە فەزلی خۆی پەروەردگار و کتێبانشیکەوە ئەیێنین هەمووی کتێبی دینیە و کتێبەکانیشوان زیاتر ژیاننامەی پێغەمبەر عەلەیهی الصەلاة وەسەلام و ژیاننامەی هاوڵە بەڕێزەکانە و فەرموودە شیرینەکانی پێغەمبەری خۆی صلی الله علیه وسلم کەوا ئەم کتێبانەوە ئەکەن زیاتر ناخ و دڵ و دەروونمان ڕۆشن بێتەوە کەوا ئەگەر ئێمە خۆراکی جەستەمان خواردن و ئەو شتانە بێ ئەوە خۆراکی ڕوحمان کتێبە و پێویستە بەردەوام لەگەڵدا بین و دانەبڕێت. والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. بەناوی خوای گەورە، من بڕوافایەق بەرپرسی لقی پێنجوێنی ڕێکخراوی قوتابیانی کوردستانم. بە خێراتنی بەڕێستان دەکەین. ئەمڕۆ ئێمە وەک ڕێکخراوی قوتابیان هاوکاری بازنەی خوشکانی کۆمەڵی دادگەری لقی پێنجوێن بووین کە هەستا بوون بە سازانی فستیڤاڵێک بۆ کارەدەستی و هەروەها خواردەمەنیەکان و ئەو کۆمەڵە چالاکیانی کە تایبەت بە ئافرەتان کە فستیڤاڵەکەمان بەناوی سروشتە و لە سروشت و پارکێکی زۆر جوان و ڕازاوەداین کە لە قەزای پێنجوێنە و ئەوەی کە گرنگ بێ و جێی بایەق بێت گرنگی بەم کارانە بدرێت. ئێمە وەکو ڕێکخراوی قوتابیان هاوکاری ئەم کارانەین و دەستخۆشی لە سەرەکی کە با بڵێن بازنەی خوشکانن کە هەستاوان بە سازانی ئەم کارە. پێشکی بەخێر بێن سەر چاوم. ئێمە لە سلێمانیەوە هاتوین لێرە بەشداریمان کردو لەگەڵ ئەم خوشکانە. تەبەن لە هەڵەبجە شەوانێ ئێمە گروپمان هەیە، گروپی سلێمانی و هەڵەبجە هاتوین لەم فستیڤاڵە بەشداریمان کردو بە کارە دەستەکانی خۆمان. کارە دەستەکانی من برێتە لە جانتا کاری دەستیە بەخوری چنراوە لەگەڵ ئەم بازن و کڵا و تەزبیحە و ئەم مێخەکەی و ئەم شتانە بەڵێ خۆمان ئەیچینین
خۆمان ئامادەمان کردو والله سەرەکانی واللهی من لە سلێمانی سارێکی باشتر ئەفرۆشتم بەس لێرە کولی پارچەیەک 2000 کەم کردوتەوانێ بۆی بتوانم پێشکەشی بەو خەڵکە بکەم و کارە دەستەکانمان بچێتە ناو هەموو ماڵەکانیان ئەم کارە دەستیانە کامیان لە هەمیان زەحمەتترە تۆزێ کاتی شێوە واللهی هەموو شتێ زەحمەتی تیا هەیە تەبەن ئەمە قەزبانە ئەمە ئیشێکی ئەم ئیشانەکە ئەکەین کارێکی زۆر قورسە بۆ ئێمە ئەرە والله ئەوە قورسە کڵاوەکان قورسە ئەم چنینی قولابەکانمان قورسن مێخەکمان هەیە شمڵیمان هەیە